الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسولنا وحبيبنا وقائدنا وشفيعنا وقرة أعيننا محمد صلى الله عليه وسلم. خۆمان بە خۆشحاڵە زانین ئەمڕۆ وەکو بانگخوازان و پیاماقوڵان و مامۆستایان و کەسایەتیەکانی شاری بێرمینگەهام هاتینە خزمەتی ئەم مامۆستا بەڕێز و خۆشەویستە و هاوڕێکانی و داواکەین لە خوای پەروەردگار خوای تەبارەک و تەعالا بەرەکەت بخاتە کار و جوهد و جیهاد و ماندووبوونیانەوە، چونکە بەڕاستی ئەو هەڵمەت و ئەو هیممەت و ئەو جیهادەی ئەمان دەیکەن لە دروستکردن و بنیادنانی مزگەوتەکان و یان لە گۆڕینی کەنیسە بۆ مزگەوت و پۆپ و باڕەکان بۆ مزگەوت، هەموو هەنگاوەکانیان بەڕاستی جێی دڵسۆزی و جێی فەخر و جێی شانازی هەموو مسلمانێکە و بە تایبەت جێی شانازیە بۆ هەموو کوردێک. ئێمە وەکو کوردەکانی شاری بێرمینگەهام دروستکردنی ئاوها مزگەوتێکمان زۆر بە زەرورەت زانی، بۆ یەک جەنابی مامۆستا کاتێکە باسی کرد و پلانی دانا و هاتە ئەم شارە بەجددی هەمومان پێی دڵخۆش بووین. هەموویشمان باوەڕمان وایە کە ئەم مزگەوتە دەبێتە جێگایەکی زۆر باش و دەبێتە جێی ئومێدی ڕەوەندی کوردی لەم شارە. شان بەشانی مزگەوتەکانی تر دەتوانێت خزمەتێکی زۆر باشی کوردانی ئەم شارە بکات. ئەم شارەی ئێمە حەسەب ئەحسانا ڕەسمیەکان زیاتر لە 25,000 کوردی تایە، بۆ 30,000 کورد، 25 بۆ 30,000 کوردی تایە. هێشتا بەمەشەوە کافی نییە و ڕەنگە لە پلانی مامۆستا هەبێت لە داهاتووە مزگەوتی تریش لەم شارە بکرێتەوە بە ئیزنی خوای پەروەردگار. بۆیە بەڕاستی لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا بۆ پیرۆزکردن و بۆ بەخێرهاتنی جەنابی مامۆستا بۆ ئەم شارە ئێمە پێمان خۆش بووە بەم شێوازە و بەم کۆمەڵیە و بەم دەستە جەمعیە بینە خزمەتی جەنابی مامۆستا و هەمومان بەیەکەوە پێی بڵێین خوای تەبارەک و تەعالا خۆت و جەنابت و هاوڕێکانت و جەنابی مامۆستا شاخەوان و ئازیزانی تر پاداشتان بداتەوە بە بەهەشتی نەبڕاوەی خۆی و بە فیردەوسی ئەعلا و بتان کا بە خەیر و بە خۆشی و بە هەوێنی ئەم شارە. داواکەین لە خوای پەروەردگار جەنابی مامۆستا و پێوقدومی کە هاتۆتە ئەم شارەی ئێمە ببێتە خەیر و ببێتە کۆکەرەوەی تەواوی ڕنگ و بۆن و تامەک تامی کوردەکان و ببێتە هۆی ئەوەی کە هەر ناخۆشی و هەر دووبەرەکی و هەر ناکۆکیەک هەبێت لە نێوان مسلمانانە مامۆستا ببێتە سەرەتایەک یان ببێتە دەستپێشخەرێک بۆ ئەوەی ئەو ناخۆشی و دووبەرەکی و ناڕەحەتیانەی لە بینی مسلمانانە هەیە نەمێنێ و بە فعلی ئاەتەکەی خوای پەروەردگارمان بۆ تەطبیق بکا کە خوای تەبارەک و تەعالا فەرمێ ئینەمە المؤمنون ئیخوە. ئێمە مادام هەمومان مسلمانین و مادام هەمومان برایەکین ئەسڵ وایە هەمومان لەسەر سفرەیەکا کۆبینەوە، هەموویشمان دڵ بە یەکتری خۆشکەین. گەورەبوون و پێشکەوتنی ئەم پیاوە بە گەورەبوون و پێشکەوتنی خۆمان بزانین، سەرخستنی مزگەوتەکە و چوونە سەر مینبەری ئەم پیاوە هەر هەمومان بەیەکەوە لە دڵەوە دڵخۆش بین پێی و ئەمە بڵێ هاتوین بۆ بەخێر هاتن. بەڵام لەمە دووە ئیترێمە خاوەن ماڵین، لە ئەمڕۆ بە دواوە ئیترێمە خاوەن ماڵین و خۆمان ساحێبی ئەم مزگەوتەین. ئوسوڵ وایە و دڵنیام جەنابی مامۆستا خۆیشی ئێستا فەرمایش دەکات و قساکاو لە خزمەتیا بین. ئوسوڵ وایە هەمومان خۆمان بە خاوەنی ئەم شوێنە بزانین و ئەم شوێنە پڕ بکەینەوە بە مسلمانان و پڕیکەینەوە بەو منداڵە چاوگەشانەی کە هەمانە و پڕیکەینەوە بە خێزانەکانمان بۆی بتوانین هەمومان بەیەکەوە لە خزمەتی ئەم سەحوە ئیسلامیە بین. دووبارە جارێکی تر خوای تەبارەک و تەعالا هەر هەنگاوێک کە ناوتانە هاتوون بۆ ئێرە خوای تەبارەک و تەعالا هەر هەموویتان بە حەسەنات بۆ بنووسێت و هەموویشمان بۆ بکا بە پاداشت و پاداشتەکەشمان قیامەتیان و بەهەشت بێت و لەژێر سێبەری عەرشی خۆیان بێت لە ڕۆژی قیامەتە. کەناڵی BK4 کەناڵێک بۆ سەرجەم چین و توێژەکانی کۆمەلگا. BK4